بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەخێرهاتنی هەموو لایەک دەکەین، هەموو هاوڕێیان بەخێر بێن. وە دەستپێکی خولی دووەمی وبنارەکانە، خولی یەکەممان تەواو کرد و خولی دووەمی وبنارەکان ئینشاڵڵا دەست پێ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا باخان بەختیار کە ئەگەر کورتەیەک لە ژیانی زانستی مامۆستا بڵێن، باخان بەختیار محەممەد ئەمین مامۆستا لە بەشی پەروەردە و دەروونزانی زانکۆی کۆیە و هەروەها خوێندکاری دکتۆرا لە بەشی دەروونزانی زانکۆی کۆیە، خاوەنی چەندان خۆل و سیمینارە، کار دەکات لەگەڵ ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی وەک ڕاهێنەر لە بواری دەروونزانی، هەروەها وەک ڕاهێنەر لە ڕێکخراوی دەستپێک بۆ تەندروستی دەرونی کار دەکاتن و لە ئێستادا خوێندکارە لە سەنتەری چارەسەری هزلی لە زانکۆی ئۆکسفۆرد. مامۆستا زۆر بەخێر بێ، بەخێرهاتن دەکەین، گەورەت کردین یاخوا و ناونیشانی بابەتەکەی مامۆستاش وەک ڕێنماییکاری دەرونی چۆن مامەڵە لەگەڵ خەمووکی بکەین. دەستان خۆش بێ یا ڕەبی. دەوان کۆمەڵک گەنج و ئەدیارە ئەو شتە بچووکەیان دیاناوە ڕێکخراوە ئیدی نازانم ناوی چی لێ بنێ، بەڵام جێگەی ئومێدە دەستان خۆش بێت. پێم وایە لە بواری دەروونزانی و هۆشیارکردنەوەی خەڵک لە کێشە و گرفتە دەرونیەکان ڕۆڵی بەرچاوی دەبێت ئینشاءالله. باز لە خەمۆکی دەکەین وەک ڕێنماییکار چۆن مامەڵەی لەگەڵا بکەین. دەزانین کە خەمۆکی باوترین جۆری نەخۆشیە دەرونیەکانە. ئەوە بۆ کوردستانیش ڕاستە. بە پێی داتایەکی WHO بێ لە ساڵی 2006 بۆ 2007 توێژینەوەیەکی کردووە لە کوردستان و لە عێراق، دەرکەوتووە کە خەڵکی کوردستان و عێراق یەکەم نەخۆشی کە لە ناویاندا بڵاوە لە ڕیزبەندی یەکەمە خەمۆکیە. ئەو نەخۆشیە لە ناو زۆربەی کۆمەڵگەکاندا بڵاوە، بە تایبەتی کۆمەڵگەی ئێمەش بە شێوەیەکی بەرچاو دەبیندرێت. بۆیە وەک ڕێنماکار پێویستە ئەوانەی کە لەو بوارە بە تایبەتی ئیش دەکەن شارەزاییەکی باشیان لەو گرفتە هەبێ و بزانن چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەن. ئەگە بە کورتی بیناسێن خەمۆکی چییە؟ زۆر بەسادەیی خەمۆکی ئەوەیە کە کەسەکە مەزاجێکی خەمۆک و خەمباری هەیە، ئەو مەزاجە ناهێڵێ، ینی بەردەوام لە خەمێکدایە، لە خەمۆکیەکدایە، مرتاح نییە، ئارام نیە، ئاسوودە نیە. ئەو مەزاجە ناهێڵێ کەسەکە چێژ لە چالاکیەکانی ڕۆژانەی وەربگرێت و ناهێڵێ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تێکەڵ بێت. و بە جۆرێکە کە ئەو کەسە هەست بە تەنهاییەکی زۆر زۆر دەکات و تەنهایە. و ئەو خەمۆکیە کاریگەری لەسەر تەواوی ژیانی کەسەکە هەیە، بە تایبەتی ژیانی پیشەیی و ژیانی کۆمەڵایەتی کەسەکە. و بۆیە زۆر جار ئەو کەیسانەی کە خەمۆکن دێن لە لات، یان زۆربەی جار دەبینین لە ناو گروپەکان کە بە ناوی نەخۆشیە دەرونیەکان و سایکۆلۆجی و دەروونزانی ئەوەستن فەیسبوک و ئەوانەیە، دەبینی کۆمەڵک خەڵک پۆست دەکات دەڵێ ئەو ماوەیە زۆر دڵم تەنگە، ئەو ماوەیە هەست بە خەمێکی زۆر دەکەم، چێژ لە هیچ شتێک وەرناگرم، ناتوانم بە کاروبارەکانم هەڵبستێم، حەزم بە تێکەڵی نییە. زۆر بە ئاسانی خەمۆکی دەناسرێتەوە. بۆیە ئەویان باوترین جۆری نەخۆشیە. ئەگە بین بە باسی نیشانەکانی بکەین، هەڵبەتە کۆمەڵک نیشانەی هەیە. ئەو پۆڵێنە ئاسانە، ناسینەوەی ئاسانە، بەڵام بە پێی DSM هەر هەمان شتە، بەڵام ئێستا پێشەوەی بینە DSM ئەویان بۆیە زیاتر لێ تێ بکەین. کلاینتەکە کۆمەڵێک نیشانەی هەیە لەو چوار بوارەی: مەزاجی، جەستەیی، بیرکردنەوەی، ڕەفتاری. لە ڕووی مەزاجەوە کەسەکە کەسێکی خەمۆکە، غەمبارە و هەست بە تاوان دەکات. باشە؟ عادەتەن ئەو نەخۆشانەی کە خەمۆکیانە هەستکردن بە تاوانێکی لە ڕادەبەدەریان هەیە، بە جۆرێکە کە لەگەڵ بارودۆخ و مۆقیفەکە ناگونجێت. و لەبەر ئەوەی ئەو کەسە ئەکتیڤ نییە، چالاک نییە، ماوەیەکی زۆرە لە ماڵێک کەوتووە، هەست دەکات کەسێکە کەڵکی نییە، هیچ سوودێکی نییە،
بۆیە هەست بە تاوان دەکا بەرامبەر بۆ نمونە خوشک و براکانی، بەرامبەر دایک و باوکی مەسەلەن کە نەبووە بە ئەولادێکی باش، بەرامبەر بە هاوسەرەکەی کە نەبووە بە پیاوێکی باش یان نەبووە بە ژنێکی باش، بەرامبەر بە منداڵەکانی کە نەبووە بە باوکێکی باش بۆیان، کاتە هەست بە تاوانێکی لە ڕادەبەدەریان زۆر جار غەڵەتێکی بچووکی کردو لە ڕابردوو هەست بە تاوان دەکا بۆ ئەو هەڵەیە. و لە ڕووی جەستەییەوە ئەو جۆرە کەسانە گرفتیان هەیە لە خەو، واتە بە عەزیەت دەتوانن بکەونە خەوەوە، واتەوە کەسێکی ئاسایی نییە کە شەو سەری بە جێگاکەی داگرت خەوی لێ بکەوێت. عەزیەت دەکێشە لە خەو لێکەوتن، بەڵام ئەگە خەویشی لێکەوت زیاد لە حەد دەخەوێ و هەڵستانیشی زەحمەت دەبێت، واتە لە ناو جێگەکەی بە عەزیەت دێتە دەرەوە. و زۆر جارە یان خواردنی زۆر زۆر لە ڕادەبەدەر دەخوا یانیش کەم دەخوا، بە زۆری لەوانەیە ئیشتیهای خواردنی دابەزێت و کەسەکە کێشی دادەبەزێ و ئەو کەسە هەست بە ماندووبوونێکی زۆر زۆر دەکات. بە جۆرێک کە ماندووبوونەکەی لە هەندێک کەیس و حاڵەتدا کەسەکە زۆر زۆر بۆی قورسە لە مەسەلەن لە قەنەفەیەکەوە بچێتە سەر قەنەفەیەکی تر بەو شێوەیە، ینی لەوەیە 3 شەو 3 ڕۆژان لەسەر مەخسەلەکەی قاپی لێبێ بەڵام بەلایدا ناچێ ناتوانێ هەستێ بیاشوە، کاتەم هەست بە هیلاکەتی و ماندوویەکێکی زۆر زۆر دەکا. لە ڕووی بیرکردنەوەکانیەوە بیرکردنەوەی زۆر زۆر نێگەتیڤی هەیە سەبارەت بە خۆی، سەبارەت بە خۆی لە 3 ڕۆوە. من کەسێکی خۆشەویست نیم، من کەسێکم هیچ نرخ و بەهایەکم نییە، من کەسێکم بێتوانامە، بە کەڵک فرسێک نایم، بە کەڵک هیچ نایم، و کۆمەڵێک فکری نێگەتیڤی هەیە سەبارەت بە ئەزموونەکانی ژیانی، سەبارەت بە خەڵک کەس منی خۆش ناوێ، خەڵک یان خەڵک هەمووی خراپە، کەس بەلامدا نایە، و سەبارەت بە داهاتووشی تەبعاً وەک وایە عینەکێکی ڕەشی لە چاو بێت، خەمۆکی وا لە مرۆڤ دەکا، ینی ئەو کەسە وەک وە عینەکێکی ڕەشی لە چاو بێ هەموو شتێک بە تاریکی دەبینێ و هیچ هیوایەکیش نییە بەلای ئەوەوە. لە ڕووی ڕەفتاریشەوە دوور دەکەوێتەوە لە خەڵک و چالاکیەکانی لە ئاستێکی کەمدایە، واتە ئەکتیڤ نییە، چالاک نییە، زیاتر پاسیڤە و بە عەزیەتیش دەست بە چالاکیەک دەکات، ئەویش لەبەرەوەی کە پاڵنەری نییە. دوای ئەو بە پێی DSM-4 بێ تقریبان لە DSM-5 نیشانەکان ئەوەندە نەگۆڕاون، کۆمەڵێک نیشانە هەیە دەزانی بەو نیشانانە دەزانی کە کەسەکە خەمۆکی هەیە. طبعاً زۆری زۆرە خەمۆکی لەبەرەوەی کاتەکە بەژناکە ئێمە چکە ئیشەکەشمان پۆڵێنکردن و باسکردنی زۆرەکانی نییە، زیاتر باز لە خەمۆکی گەورە دەکەین، ئەو دەڵێن major depression disorder. بەڵام نیشانەکان تا ڕادەیەک هاوبەشی هەیە لە نێوان نیشانەکانی خەمۆکی یەکجەمسەری، بەڵام لە دووجەمسەری تا ڕادەیەک شتێکە دێتە ناوێ. دووجەمسەری مەبەستمان ئەوەیە کە کەسەکە لەلایەک جاری وا هەیە خەمۆک دەبێ، بەڵام لە جاری واش هەیە تووشی شادیەک و خۆشیەک و دڵخۆشیەکی لە ڕادەبەدەر دەبێت. ئەوەیان شتێکی کێیە ئەو بابەتی ئەمە ئەو ڕۆباسی دەکەین زیاتر بۆ ئەو کەسانێک کە بەس ئەزموونی خەمۆکی دەکەن. نیشانەکان بە جۆرەی DSM و گوتمان مەزاجێکی خەمۆکی هەیە لە زۆربەی ڕۆژەکانی هەفتە و چێژ وەرناگرێ لە هیچ چالاکیەک، واتە کەسەکە پێشتر ینی چێژی وەرگرتووە لە قسەکردن لەگەڵ هاوڕێکانی، لە چوونە دەر، لە مەسەلەن کتێب خوێندنەوە بێ یان مەسەلەن سەیران بێ، گەشت بێ، هەر چالاکێک کە پێشتر کەسەکە چێژی لێ وەرگرتووە کەسەکە چێژ لەو چالاکیە وەرناگرێت. ئارەزوی خواردنی دەگۆڕێ، گوتمانیان زیاد دەبێ یان کەم دەبێ و کێشی دادەبەزێ. کێش دابەزینەکە بە هیچ شێوەیەک بەهۆی ئەوە نییە ئەو کەسە ڕجێم بکە یان ئاگای لە کێش خۆی بێن، نا، بەهۆی ئەوەی ئیشتیهای خواردن کەم بۆ تۆ کێشی دادەبەزێ. و خەوی گۆڕانی بەسەردادەی لە پێشتریش باسمان کرد، وزەیەکی کەمی هەیە و هەست بە تاوان دەکا، هەست دەکا کەسێکە نرخی نییە، بەهای نییە، کەسێکی بێکەڵکە و هێواشبوونەوەی جوولە و حەرەکەکانی، واتە
ئەوانەیە گەیشیان کردبێت دەزانن ئەو کەسانەی خەمۆکن بە هێواشی قسان دەکەن، بە هێواشی دەڕۆن، بە هێواشی هەڵدەستن، واتە لە دوورەوە بیبینی هەز دەکەی دەڵێی یعنی ئەوە چ خەمەک وای لێ کردووە ئەو کەسە بەو شێوەیە. بۆیە کەسانی دەوروبەری هەست دەکەن کە زۆر بە هێواشی ئەو کەسە جوولە و حەرەکەی دەکا و تەرکیزیان کەم دەبێتەوە و گرفتیان دەبێت لە بڕیارداندا و زۆر جاریش بیری خۆکوژیان هەیە لەگەڵ مردن. 5 لەو نیشانانە هەبێ ئەمە بە خەمۆکی دادەنێ و بەڕاستی نیشانەی یەکەم و دووەم مەزاجی خەمۆک لە زۆربەی ڕۆژەکان و چێژ وەرنەگرتن لە چالاکیەکان ئەو دووە عنی سەرەکی ترین نیشانەیە کە دەیناسینەوە کە کەسەکە خەمۆکی هەیە و ئەو نیشانانە بۆ ماوەی 2 هەفتە بەردەوام بوو ئەوە تەشخیصەکە خەمۆکیە. بۆ زیاتر بزانین بیان ناسینەوە بیرکردنەوەکانی ئەو کەسانێک کە خەمۆکیان هەیە بیرکردنەوەکانیان بۆ شێوازەیە یعنی کۆمەڵێک فکر و بیریان هەیە بۆ بیرکردنەوەانە دەزانی کە کەسەکە خەمۆکی هەیە. بیرکردنەوەکانی لەو شێوەیە دڵێ ئەنی لە جۆری ڕەشبینانەیە دڵێ هیچ هیوایەک نەماوە، هیچ هیوای بە هیچ شتێک نەماوە باشە و پێی وایە کە هەرگیز شتەکان باش نابن و پێی وایە کە ژیان شایانی ئەوەی نییە تێیدا بژێوە هیچ نرخێکی نییە، بەردەوام ڕەشبینە بەرامبەر کێشەکانی مەحاڵە دڵێ مەحاڵە کێشەکانم چارەسەر بن. پێی وایە لەبەر ئەوەی کە خەمۆکە لەبەر ئەوەی دایمە وەک کەسێکی دڵێ هیچ کەڵکی نییە کەوتووە بۆیە فکرێکی لا دروست دەبێت دڵێ تەواو نیمە بێتوانامە قودرەتم نییە و زۆر هەر هەڵەیەکیش بکرێ ئەوە بە هەڵەی خۆی دەزانێ خۆی تاوانبار دەزانێ و پێی وایە کە کوتمان کەسێکی بێتوانایە بە تایبەتی مەسەلەی ئەوەی کە دەڵێ کەسێکی بێتوانام ئەوە ینی ئاگاداری بن زۆر گرینگە بۆ ناسینەوەی خەمۆکی و پێی وایە کە هیچ کەس گرنگی پێ نادات باشە بۆچی وایە و لەبەرەوەی تێکەڵ نییە گۆشەگیرە لەبەرەوە ئەو فکرە دایمەن بەهێز دەبێت هیچ کەس گرنگی بە من نادا خۆی خەمۆکە لە ماڵەوەیە تێکەڵ نابێ بەڵام ئەوە کاریگەریەکی یەکجار لەسەر بەهێزبوونی ئەو فکرەی هەیە کە هیچ کەس گرنگی بەو نادا بۆ هیچ کەس گرنگ نییە و زۆر جاریش لەبەرەوەی زۆربەیان ئیش و کارەکانیان بەجێ هێشتووە یان ئەوە تا بەعەزیەت دەتوانن ئیشەکانیان بکەن وابیر دەکاتەوە کە بووە بەبار بەسەر خێزانەکەیەوە بەسەر منداڵەکانیەوە بەسەر هاوسەرەکەیەوە ئەوە کۆمەڵێک بیرکردنەوەن ئەو جۆرە بیرکردنەوانە لای ئەو کەسانە بەربڵاوە کە نەخۆشی خەمۆکیان هەیە. کۆمەڵێک هەندێک ڕەفتاری ناتەندروستیش هەیە کەوا دەکا خەمۆکیەکە زیاتر بێت یعنی ئەو ڕەفتارانە وا دەکا خەمۆکیەکە زیاتر درێژە بکێشێت چارەسەر نەبێت ئەوە نیش مانەوەیە لە ناو جێگاکەی بە درێژایی ڕۆژەکە لە ناو جێگاکەی دەمێنێتەوە دوای ئەوە بەردەوام سەیری تەلەڤیزیۆن و مۆبایل دەکات لەوانەیە مێشکی مەشغوڵ بێت بە سەیرکردنی تەلەڤیزیۆن و مۆبایل بەڵام موشکیلەیەک دروست دەبێت موشکیلەکە ئەوەیە کە سەیرکردنی تەلەڤیزیۆن و مۆبایل چالاکیەکە کە کەسەکە تیایدا پاسیڤە حرەکە ناکە ناجوولێ لەبەر ئەوەیە بۆیە ئەو کەسە چووکە پێویستی بەوەی حرەکە هەبێ جوولە هەبێ ئەو شێوازی ڕەفتارە سەیرکردنی تەلەڤیزیۆن و مۆبایل وا دەکا خەمۆکیەکەی زیاتر درێژە بکێشێ و دوای ئەوە دوورکەوتنەوە لە خەڵک و گۆشەگیری ئەوە باوترین نیشانەیە باوترین ڕەفتارە لای ئەو کەسانەی کە نەخۆشی خەمۆکیان هەیە و زۆر جاریش ئەگەر کێشەیەکی بەسەر هاتبێ ئەوە دوور دەکەوێتەوە لەو شوێنەی کە
گرفتەکەی بەبیردێنێتەوە، کێشەکەی لەبیردێنێتەوە. و کهول و مادەی هۆشبەر بەکاردەهێنن زۆربەیان، نەک هەمویان، دەتوانین بڵین عەفو کەمێکیان. بۆچیە؟ ئەوە لەبەرەوەی خەویان نییە و هەست بە خۆشی ناکەن و دڵیان تەنکە، پەنا دەبەنە بەر بەکارهێنانی کهول و خواردنەوەی کهول و مادەی هۆشبەر. کاتێک مەسەلەن لەگەڵ لەکن هاوڕێیەکی بە تایبەتی پیاوان باسی بکا کە شەوان خەوی لێ ناکەوێ، ئەو ماوەی مەزاجی تەواو نییە، دڵی خۆش نییە، پێشنیازی بۆ دەکەن بۆ ئەوەی خەوی لێ بکەوێت بیرە بخواتەوە، مەشروب بخواتەوە، ئەو کاتی باشتر دەتوانێت بکەوێتە خاوە. بۆیە کەسەکە لەبەرەوەی عەزیەت دەکێشێت بەهۆی ئەوەی خەوی لێ ناکەوێ، پەنا دەباتە ئەو کارە. و زۆر جاریش مادەی هۆشبەر لای ئەوان بەربڵاوە، چونکە هەست بە خۆشی ناکەن. ئەگەر هەیە کەسانێک ئەو هەلە بقۆزنەوە، پێیان بڵێن کە وەرە شتانێک هەیە کەوا دەکە هەست بە خۆشی بکەیت، مەزاجت خۆش بێت، دڵت خۆش بێت. و دوای ئەوە زۆر جاریش ئەو کەسانێک کە گرنگیان پێدەدەن بێهیوایان دەکەن، یعنی دەست پێشخەر نابن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، بۆ ئەوەی تێکەڵ بن و هەر کەسێکیش داوایان لێ بکات تێکەڵ بێت یان گرنگێکی پێبدات ڕەتی دەکاتەوە. ئەوانە کۆمەڵێک ڕەفتاری ناتەندروستن، وا دەکات خەمۆکیەکە زیاتر و زیاتر بەردەوام بێت. ئەوانە زانیمان ئێستا خەمۆکی چۆن دەناسێتەوە، زۆر 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 بە سادەیی. باشە، کەسەکە کە دێتە لات دڵم زۆر زۆر توندە، مەزاجم دایم خەمۆکە، هیچ دڵم خۆش نییە، حەزم بە تێکەڵی نییە، چێژ لە هیچ شتێک وەرناگرم، ناتوانم ئەرکەکانم بکەم. ئەوانە ئێمە لە سەرەتادا گومانێک دەکەین کە ئەو کەسە ئەگەری ئەوەی هەیە خەمۆکی هەبێ، بەڵام دوای ئەوەی کە قسەی لەگەڵ دەکەی و زیانیاری کۆ دەکەیەوە ئەگەری ئەوەی هەیە نەخۆشیەکە شتێکی تر بێت. باشە، زانیمان ئێستا خەمۆکی چییە؟ بینە سەی مەسەلەی ڕێنمایی. باشە، یەک کێشە و مشکلە هەیە بەڕێزان لای ئەو کەسانێک کە هەم دەرچووی بەشی دەروونزانی و هەمیش ئێستا لە بەشی دەروونزانی دەخوێنن. لەبەرەوەی ڕێنمایی بەڕاستی بابەتێکە ئەگەر لە زانکۆ بگوترێتەوە پێویستە ینی پراکتیز بکرێ، ئەمەلی پێ بکرێ. واتە ئەوەندەی تێبینیم کردووە لە کاتی خۆشم کە لە زانکۆ بووم بابەتی ڕێنمایی چۆن دەگوترێتەوە. ڕێنمایی، جۆرەکانی ڕێنمایی تاکی بە کۆمەڵ، جۆرەکانی ڕێنمایی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ، ئیدی ڕێنمایی بریکە دەدەدەدەدە ئامانجەکانی دەدەدەدەدە. بەڕاستی ڕێنمایی شتێک نییە بۆ شێوەیە بخوێندرێ. ڕێنمایی شتێکە دەبێت پراکتیز بکرێ، ئەگە پراکتیز نەکراوە تا ئەو کەسە هیچ شتێک فێر نەبووە. بۆیە تێبینیم کردووە زۆربەی ئەو کەسان لە بەشی دەروونزانی دەردەچن بۆ دەزانن ڕێنمایی ئامۆژگاریە، بەڵام بەڕاستی خەڵەتێکی گەورەیە. ڕێنمایی و ئامۆژگاری فەرقێکی زۆر زۆر زۆری هەیە. ئەو کەسانێک کە دێن بۆ لای پسپۆڕی دەرونی زۆر زۆر ئامۆژگاری کراون، واتاگەر ئەتوش ئامۆژگاری بکەی ئەوە هیچ جیاوازیەکت نییە لەگەڵ کەسانی ئاسایی. دەبێت تۆ شتێک بکەی بە جیاواز، شتێک لای تۆ جیاواز بێ، ئەو کەسە شتێکی جیاوازی لای تۆ دەستکەوێت. ئەوە خەڵ یەکەم تکایە وریابن، ڕێنمایی ئامۆژگاری نییە، ڕێنمایی ئاڕاستەکردنی کەسەکەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆی بدۆزێتەوە، خۆی کێشەکانی خۆی چارەسەر بکە. دەتوانم بڵێم وەک ڕێنماکار بەس ئاسانکاری ڕێی پێشان دەدەیت. ڕێنماکارەکە شارەزایە پسپۆرە، بەڵام ڕێنماخوازەکە شارەزایە پسپۆرە لە ژیانی خۆی. بۆی ئاگاداری ئەو شتەی بین. و ڕێنمایی بەڕاستی شتێک نییە بەڕێزان لە باقەڵی خۆتەوە دەریبێنی، ئەنی بە کەیف خۆت قسە بکەی، شتێکی لەو شێوەیە نییە، ئاگامان لێبێ. و زۆر زۆر پێویستە شارەزایی کارامەیەکان بی، کارامەیەکانی چۆن ئەو کەسە بە قسە دێنی، کارامەیەکانی پارافرێز، ڕنگدانەوە، دانانی ئامانج، دەستنیشانکردنی کێشە، تەکنیکەکان. پێویستە شارەزایەکی ورد و باشت هەبێ لە کارامەیەکان. و دوای ئەوە پێویستە بەلایانی کەمێک بەڕاستی لە بیردۆزێکدا ڕاهێنان وەربگری. وەک گوتم ڕێنمایی شتێک نییە لە باخەڵی خۆمەوە دەریبێنم.
پێویستم بەوەیە لە بیردۆزێک شارەزا بم شتێک بکەم یعنی ئەگەر هیچ بیردۆزێک نەزانم هیچ علمێک نەزانم باشە ئەو ڕێنماییە لەکوێ دێنم مشکلەیە بەڕاستی و دوای ئەوە بەڕاستی پرۆسەی فێربوون لەناو ڕێنماییدا هەرگیز کۆتایی نایە ئەوەندە پرۆسەیەکی فراوانە و لەبەرەوە ئیش لەگە مرۆڤ دەکەین بەڕاستی فێربوونەکەی کۆتایی نایە واتە هەر کڵانتێک کە دێ هەمووی تایبەتمەندی خۆی هەیە هەمووی کێشەی جیاوازی خۆی هەیە یعنی لێرە من باسی خەمۆکی دەکەم دەڵێم ئەو هایە بەڵام هەر کڵانتێک بە جۆرێک خەمۆکی پێشان دەدا هەمووی تایبەتمەندی خۆی هەیە بۆیە دایمەن ئەتو پێویستە بەوەیە لە ئەپدەیت دابێ لە فێربوون دابیت و تێبینیم کردو لە ئەو خوێندکارانەی کە لە بەشی دەروونزانینان ئێستا نەکەوتونە ناو پرۆسەی ڕێنمایی پێیان وایە فکرێکیان هەیە دەڵێن ئێمە نازانین ڕێنمایی خەڵک بکەین ئەوە لەبەر ئەوەی نییە بەڕاستی ئەو خوێندکارە ئەو کەسە توانای نییە قودرەتی نییە پەیوەندی بەوەی وە نییە بەڕێزان تەنها پەیوەندی بەوەی وایە ئەو خوێندکارە ئەو کەسە کارامەیی و زانیاری نییە لەوەی ڕێنمایی چۆن دەکرێت ڕێنمایی چۆن ئەنجام دەدرێت جا بۆیە پێشنیاز دەکەم ئەگەر خوێندکاری بەشی دەروونزانی وەیانیش ئەوەتە ڕێنماکاری تکایە بخوێنەوە بەڕاستی کارامەیی زۆر زۆر جوانمان هەیە ئیشەکەت زۆر زۆر ئاسانتر دەکا زانیاری و بیردۆزی زۆر نایەتمان هەیە ئیشەکەت کاریگەرتر دەکات شاستری دەکات زانستیتری دەکات بۆیە وریای ئەو شتەی بن و بەڕاستی پێش ئەوەی دەست بکەی بە خوێندنەوەش لە ڕێنمایی هەوڵدان ئینگلیزیەکەتان باش بکەن چونکە بەڕاستی کتێبی کوردیمان کەمە هەش بێ لە ئاستی پێویستدا نییە نادگەێنێتە شوێنێکی ئەوتۆ بۆیە پێویستە لەبەر ئەوەی عیلمەکە لە ئەوروپاوە هاتووە لەکن ئینگلیزەکانەوە هاتووە ئێمە پێویستە زمانی ئەوان بزانین هیچ مەجالێکی تێران نییە ئەو سەبارەت هەندێک بابەت بوو سەبارەت بە ڕێنمایی ئەگەر بەڕێزان ئەوانەتان لەوانەیە بیست بێت پرۆسەی ڕێنمایی بچەند قۆناغێکدا دەڕوات بۆیە ئەمن چۆن وەک ڕێنماکار ئیش لەگەڵ کەسێکی خەمۆک دەکەی تقریباً دابشم کردو بەسەر پرۆسەکانی ڕێنماییدا قۆناغی یەکەم یان پرۆسەی یەکەم دروستکردنی پەیوەندی و عیلاقاتە دووەم کۆکردنەوەی زانیاریە سێەم دانانی ئامانجە بۆ ڕێنماییەکە چوارەم تەکنیک و چارەسەرەکان بۆ چارەسەری کێشەکە بۆ گەیشتن بە ئامانجەکان دوای ئەوە کۆتایی و هەڵسەنگاندنی کۆتایی دوای ئەوە پرۆسەکەمان کۆتایی پێدێت بین زۆر باشە پێش ئەوەی بچمە ناو پرۆسەکەی بەڕێزەکان حەزەکەم شتێک ئەوە یەکلایی بکەینەوە بەڕاستی وەک گوتم جیاوازی ئێمە وەک ڕێنماکار وەک دەروونزان ئەوەیە ئێمە دەبێ هەندێک تایبەتمەندیمان تێدا هەبێت باشە ئەگەر ئەو تایبەتمەندیانەمان تێدا نەبوو کەواتە ئێمە هیچ جیاوازیەکمان نییە لەگەڵ کەسانێک کە کەسانی ئاساییە بۆیە ئەگە بین باسی تایبەتمەندی ڕێنماکاری کاریگەر و سەرکەوتوو بکەین یەکسەر دێینەوە سەر بیردۆزی کارل ڕۆجەرس باشە بیردۆزەکەی کارل ڕۆجەرس سێ تایبەتمەندی نایابی ناساندووە کە ئەگەر ئەو سێ تایبەتمەندیە لە کەسی ڕێنماکاردا هەبێت ئەوە ڕێنماییکردنەکە پرۆسەکە ئاسان دەڕوا پرۆسەکە کاریگەر دەبێ کەسەکە ئەگەری ئەوەی هەیە زووتر لە نەخۆشیەکەی چاک بێتەوە بۆیە خاڵی یەکەم کە ڕۆجەرس باسی کردووە ئەوەیە پێویستە خودی خۆت بی حەقیقی خۆت بی واتە ماسک لە دەموچاوت نەبێ دووڕوو نەبی واتای ئەوەیە کە بە کەسەکە بڵێ قسەم بۆ بکە بەڵام لە پاشەوەش خێرا قسەکانی چ لێ بکەی بگەێنی بە خەڵکانی تر ئاشکرای بکەی زۆرجار ڕوودەدات مەسەلەن ڕێنماکارەکە بە تایبەتی لە قوتابخانەوەوانە بە تەڵەبەکە دەڵە قسەم بۆ بکە بەڵام ڕێک شتەکە دەستەوە ئیدارەی بەڕاستی ئەوە مەساتە بۆ خۆی بۆیە پێویستە خودی خۆت بی حەقیقی خۆت بی و ئەگەر خودی خۆت بی بۆ خۆشمان وایە ئەگەر کەسێک بزانی خودی خۆیەتی حەقیقی خۆی قسەی بۆ دەکەم دڵی خۆمی بۆ دەکەمەوە ئەگەر نا دڵی خۆمی بۆ ناکەمەوە خاڵی دووەم پێویستە ڕێزگرتنێکی بێمەرجت هەبێ
واتە ئەو کەسە بەباشی و بە خراپیەکانی قوبوڵ بکەی. ئەزیزان ئەگە کەسێک هاتە لاتان قوبوڵتان نەکرد واتە کەسەکە کەیسێکی شاز بوو یان ئەوە تا کۆمەڵی غەڵەتی گەورەی کرد بوو پێت قوبوڵ نەکرا تکای حالەی بکە وەری مەگرە. زۆر ئاساییە. ئەوە زیاتر سود بە کڵایەنتەکە دەگەنێ وەک ئەوەی وەری بگری و بە چاوێکی تر سەیری بکەی چونکە بەو شێوەیە ناتوانی سود بە کەسەکە ببینی سود بە کەسەکە بگەێنی چونکە یەکەم ئەخلاقیات لەناو پرۆسەی ڕێنمایی ئەوەیە نابێ کەسەکە زیانی پێ بکات دەبێ وریای ئەو شتەی بین. خاڵی سێیەم ئەوەیە پێویستە هاوسۆز بین لە چاوی ئەویۆ سەیری کێشەکان بکەین. زۆر جار کەسێکە ینی خەمێکی هەیە کێشەیەکی هەیە کێشەکە لە چاوی تۆ بچووکە ینی دەڵێ باشەوە کەی کێشەیە ئەوە کەی خەمە ڕوبەڕۆژ بە کەسەکە دەڵێ باشەوە کەی شتە تۆی هێناوە بۆ ئێرە. بەڵام بەڕاستی ئەوە ئیشی ئێمە نییە. ئیشی ئێمە هاوسۆزیە خۆمان لە شوێنی کەسەکە دابنێین ئەویش بەچی بە تێگەیشتن لێ بە گوێگرتن لێ بەوەی کە حکم نەدەین لەسەری حکم نەدەین لەسەر قسەکانی حکم نەدەین لەسەر ڕەفتارەکانی. ئەبێ ئەو سێ خاڵە کە ڕۆجەرس باسی کردووە ئەو سێ مەرجەمان تێدا هەبێ هەتا ببینە ڕێنماکارێکی کاریگەر و سەرکەوت و ئەوجا دەتوانین یارمەتی ئەو کەسانە بدەین کە خەمۆکیان هەیە. دوای ئەوە زۆر باشە بینە قۆناغی یەکەم گوتمان قۆناغی یەکەم دروستکردنی پەیوەندیە قۆناغی دووەمیش کۆکردنەوەی زانیاریە. نووسیوشمە یەکەم دیدار واتە جەلسەی یەکەمە یەکەم جارە ئەو کەسە دەبینی باشە ئەوە سێشتنی یەکەمە یەکەم جارە ئەو کەسە دەبینی. یەکەم ئیشت وەک ڕێنماکار کاتێک کەسێکی خەمۆک دێتە لات ئەوەیە هەوڵ بدەی علاقات و پەیوەندی لەگەڵ دروست بکەیت. باشە زۆر گرنگە دروستکردنی پەیوەندی و علاقات چونکە بەردی بناغەی پرۆسەکە دروستکردنی علاقاتە بەردی بناغەی بەردەوامبوونی پرۆسەکە دروستکردنی پەیوەندی و علاقاتە. لەناو دروستکردنی پەیوەندی و علاقات ئێمە هەندێک کارامەییمان هەیە پێیان دەڵێن کارامەیەکانی بانکێشکردن. کارامەیەکانی بانکێشکردن واتە کەسەکە بانگ دەکەی بۆ ئەوەی قسەکانی دڵی خۆی بکات. باشە واتە بەڕێزان تێبینیم کردووە خوێندکارانی بەشەکانی دەروونزانی یان زۆر جار ڕێنماکارە کە کاتێک یەکەم جار کەسەکە خەمۆکە کۆڵک دەرد و خەمی هەیە دێتە لای کۆمەڵێک شتی پرسیاری سیر دەکا ناوچیە لەکوێی خەڵکی کوێی چ دەکەی چ ناکەی تەڵەبەنی نابابە یەکەم جار هەوڵدە بەس گوێ لە کەسەکە بگرە علاقات و پەیوەندی لەگەڵ دروست بکە. باشە یەکەم جار کەسەکە دێتەلات هەوڵ بدە باری دەستت تا ڕادەیەک ڕێک بخەی دەستت لە بارێکی کراوەدا بێ و ڕیلاکس بە باشە چونکە ئەو کەسە هاتووە چونکە دەزانێت ئەتۆ علمت پێیە زانستت پێیە وریا ئەو شتەی بن و ئەو کەسە پێویستی بە تۆیە بۆیە لە بارێکی ڕیلاکسدا بە ئەوانەی لە سەرەتای پرۆسەکەدان تا ڕادەیەک هەز بە ترس و قەلەقی دەکەن حاڵەتێکی زۆر ئاساییە بەڵام بە زیادبوونی ئەزمون و کارانی بە زیادبوونی ئەزمون ئەو ترس و قەلەقیە کەم دەبێتەوە و لە بیرت بێ تۆپەکە لە ساحەی ڕێنماخوازە هەتا پێت دەگرێت بانک هێشتی بکە بۆ قسەکردن و باسکردنی چیرۆکەکەی. بەڕێزان بە پرسیارێکی کراوە دەست پێ بکە پرسیارە کراوەکەت بە ئەوە بێت ئایا چ شتێک ئەوڕۆ تۆی هێنا بۆ ئێرە پرسیارێکی زۆر کراوەیە وا دەکا کەسەکە قسەکانی بکە کە پرسیارەکەت کرد بەڕێزان وتومە هاندەری بچووک بەکاربێنە هاندەری بچووک بەڕێزان وەکو چییە وەک ئەوەیە کە پێی دەڵێ ئەها وایە سرد دەلەقێنی تەمەشای چاوی دەکەی ئەوانە هەمووی هاندەرن بە کەسەکە دەڵێ گوێت لێ دەگرم گوێم لێتە ئاگام لێتە و دوای ئەوە ئەگە بێدەنگی ڕوویدا بێدەنگی زۆر ڕوودەدا لای ئەو کەسانەی لە ئەو کڵایەنتانەی کە خەمۆکن زۆر جار هەندێک لە خوێندکارەکانم دەڵێن ئەگەر بێدەنگ دەبێ هەردوو لە نەمزانیوە چ بڵێم
کەسەکە بێدەنگ وە نەمزانیوە چ بکەم چ نەکەم بێدەنگەکەش بەردەوام بووە بێدەنگی نابێت لە ڕێنماییدا زۆر درێژە بکێشێ ئازیزان کە بێدەنگی ڕوویدا خێرا پێی بڵێ چ شتێک بە مێشکت دادێ بیر لە چ دەکەیەوە بۆی کەسەکە دووبارە دەست بە قسەکانی بکاتەوە هەتا پێمان دەکرێت لە دیداری یەکەم لە جەلسەی یەکەم بەڕێزان هەتا پێتان دەکرێت گوێ بگرن و کەم قسە بکەن و ئەگەر پرسیاریشتان کە پرسیاری کراوە بکەن یعنی بۆ نمونە مەڵێ پەیوەندی و عیلاقاتت لەگەڵ پەیوەندی چۆنە لەگەڵ دایک و باوکت نا بڵێ باسی پەیوەندیەکانتم بۆ بکە لەگەڵ دایک و باوکت بۆم باس بکە چونکە گەر بڵێ پەیوەندی چۆنە لەگەڵ دایک و باوکت دەڵێ باشە یان خراپە کەواتە چیە پرسیارەکە داخراوە بۆیە هەتا پێمان دەکرێت لە جەلسەی یەکەم پرسیاری کراوە دەکەین لەبەرەوەی ئەو ڕێنمایی ئەو ڕۆ ئەمن لەسەری دەڕۆن چارەسەری هزری ڕەفتاریە دەزانین کە باوترین جۆری چارەسەرە زۆرترین توێژینەوەی لەسەر دەکرێ evidence basedە واتە زۆرترین توێژینەوەی ئەزموونی لەسەر کراوە ئەم لەسەر ئەو چارەسەریەک دەڕۆم ئەوڕۆ جەلسەکان لەسەر ئەوی دەڕۆم یەکەم دانیشتن ئایا چ دەکەی هەندێک شتی بەسیطمان باس کرد ئێستا بین یەکەم دانیشتن چ دەکەی لەگەڵ کەسێکە خەمۆکی هەیە یەکەم دانیشتن بە ڕێزان خۆت دەناسێنی کار و پیشەکەی خۆت دەناسێنی باشە خۆ ناسانەکە چۆن بێ ناو فلانە لە فلان شوێن دەکەم ئیشی من ڕێنماییە تۆزێک پرۆسی ڕێنماییشی بۆ ڕوونکەوە ڕێنمایی واتە یارمەتیدانی ئەو کەسانەیە کە بەبار و دۆخ و زروفی ناخۆشدا تێدەپەڕێن هاوکاری کردنیانە بۆ ئەوەی ئەو بار و زروفە ناخۆشە تێپەڕێنن یعنی بە زمانی خۆت ڕێنمایی تێبگێنە و دەشتوانی بۆ ئەوەی کەسەکە بکرێتەوە پرسیاریشی لێ بکەی پێشتر بە پرۆسی ڕێنماییدا ڕۆیشتووی پێشتر قەت قسەت لەگەڵ ڕێنماکار کردووە بۆی زیاتر کەسەکە بکرێتەوە دوای ئەوە دروستکردنی متمانە باشە دەبێ پێی بڵێ کە ئەو شتانەی کە باز دەکرێت بەڕێزان ئەو دەبێت لە یەکەم جەلسەی ئەوە یەکلای بکرێتەوە ئەو شتێک کە باسی دەکەی بە هیچ کەسێک ناوترێت لێرە ناچێتە دەرەوە لە دوو حاڵەتدا نەبێ قسەکانت پێویستە شتێک بکەم ئەوی ژیان ئەوە تا پەنا بۆ خۆ کوشتن بێ یان ئەوە تا ئازاری کەسێک دەی لەو دوو حاڵەتە بەڕێزان متمانە لە بین ڕێنماکار و ڕێنماخواست دەشکێ و پێویستە کەسانی سەر خۆت ئاگادار بکەوە و پێی بڵێ کە ئەوە یەکەم دانیشتنە مادام یەکەم دانیشتنە تەنها پێویستم بەوەیە لە تۆ لە کێشەکەت تێبگەم هەندێک پرسیارت لێ دەکەم ئەگەر بێزار بووی ئاگادارم بکەوە بۆ شێوەیە تێگێنە لەبەرەوە یەک مشکیلە هەیە بەڕێزان کاتێک لەبەرەوەی ڕێنمایی نەبووە بە کەلتور لەکن ئێمە شتێک تاڕادەیەک تازە نییە بەڵام وا تازە خەڵک ئێستا فێر بۆ دەچێت بۆ ڕێنمایی وەدەزانن کە چوون بۆ ڕێنمایی کە داوای هاوکاریان لە کەسێکی دەروون ناس کرد ڕێک ئەو کەسە هەر ئەو ڕۆژەی عیلاجی بۆ دەنووسێ عیلاج و دەرمانی پێدەڵێ بۆیە تێگێنە کە ئەوە یەکەم جەلسەیە تەنها بۆ ئەوەی لە تۆ لە کێشەکە تێبکەم کۆمەڵێک پرسیارە لێ بکە بە پێی چارەسەری CBT هەندێک پرسیار هەیە لێ دەکەین دوای ئەوە نیشانەکانی بپرسە ئەو ماوەیە ئەزموونی چی دەکا بە تایبەتی بەڕێزان بۆ نەخۆشی خەمۆکی پرسیاری لێ بکە لەو دەقەی بەیانی هەڵدەستێ لە خەو هەتا ئەو دەقەی دەخەوێتەوە چ دەکا بۆ ئەوەی بۆ دەرکەوێت چ شتێک زۆر دەکا چ شتێک کەم دەکا ئەنی بەو شێوەیە لە ئەنی زۆربەی نیشانەکان دەبینیەوە ئەو شتانەی کە ئەزموونی دەکات دەیبینی دەزانی زانیاری باشت دەست دەکەوێت ئەگە ئەو پرسیارێک بکەی پێی بڵێ لەو دەقەی هەڵدەستی تا ئەو دەقەی دەخەویەوە چ دەکەین لەو دەرسە دەتوانی ئامانجێکی گشتی دابنێ بە کەسەکە بڵێ چ شتێک تۆی بۆ هێنا تۆی هێنا بۆ ئێرە حەز دەکەی چ بەدەست بێنی دوای ئەوە پێی بڵێ کە لەسەر چ بیردۆزێک کار دەکەی هەر بیردۆزێک کار لەسەری دەڵۆی بەڕێزان CBTە ڕەفتاریە گەشتاڵتە واقعیە ڕۆجەرسە ئەوانە زۆر لەکن مەمەرخوب نینە یان دەروونشی کاریە زیاتر ئێستا لایمە تقریبا خەریکە CBT مەرخوب دەبێت و بە تەخمین چەند جەرسەی دەوێت ئەو کەسە پێی بڵێ 6 دەوێت 7 دەوێت 8 دەوێت بە تەخمین بەس بە تەخمین و دەشتوانی ئەرکێکی ماڵەوەشی بدەیت ئەرکە ماڵەوەکە چیە ئەگەر خەمۆک بوو کەسەکە شتێک بەخۆی بڵێ بۆ ئەوی هەست بە باشی بکات و شتێکیش بکات کە لە مێژەنەی کردووە چوونە دەرەوەیە کە تەلەفۆنێکە بۆ هاوڕێی ئیشێکی ماڵەوەیە ینی هەوڵ بدە بۆ ئەوەی
کەسەکە چونکە لە نێوان جەلسەکاندا گۆڕانکاری دێتەکایەوە بەڕێزان ئەگە ئەرکی ماڵەوە نەبێ گۆڕان بە هیچ شێوەیەک دروست نابێ یعنی بەڕێزان وەک ئەوە وایە تەڵەبەیەک دێتە محازەڕە گوێ لە مامۆستا دەگرێ بەڵام دەچێتەوە ماڵێ کتێبەکە و دەفتەرەکەی فرە دەداتەوە هەتا هەفتەی داهاتوو دەستکاری ناکە ئایا ئەو شتانەی کە فێر بوو لە محازەڕەکە مایەوە یان ڕۆیش نەخێ ڕۆیش لە ناو مشکیدا بە هەمان شێوە هەرچیەک لە ناو پرۆسەی جەلسەدا ڕۆیش ینی باس کرا پێویستە بکرێتە ئەرکی ماڵەوە بۆی کڵانتەکە بۆ خۆی چونکە ئیشی مەچیا ئیشیمە ئەوەیە نەخۆشەکە خۆی ببێ بە ینی ڕێنماکاری خۆی ئەمە پێویستە سکیڵی فێر بکەین لە ناو جەلسە فێری دەکەین باسی دەکەین ئەرکی ماڵەوەشی دەدەینێ بۆی لە نێوان جەلسەکاندا جێبەجێ بکە گوتمان لە جەلسە یەکەم هەندێک پرسیار هێلەی دەکەین ئەویش ئەوەیە چ شتێک تۆی هێنا بۆ ئێرە زۆربەی ئەو کەسانی خمۆکیان هەیە ڕێک دەڵێ ئەو ماوەیە هیچ دڵم خۆش نییە ئەو ماوەیە زۆر دڵم تەنگە مەزاجم زۆر لە ئاستێکی نزمدایە کە خەمۆکە ینی کەسی خەمۆک بۆ شێوەیە جواب دەداتەوە کە بۆ شێوەیە جواب دەداتەوە پرسیاری لێ بکە بڵێ باشە نمونەیەکم بدەیە کۆتاجار کەی بوو کە دڵت تەنگ بوو باشە وە دوای ئەو پرسیارە لێکرد پرسیاری لێ بکە ئایا بیری لە چ دەکردەوە هەستی بە چ دەکرد چی ئەنجامدا لێرە کۆمەڵێک معلومات و زانیاری باشتر دەست دەکەوێت دوای ئەوە چ ڕوودەدا پێش هەست دەکەی ینی پێش ئەوەی خەمۆک بێت چ شتێک ڕوودەدا چ شتێک گوای لێ دەکا باشتر بێت چ شتێک گوای لێ دەکا خراپتر بێت ئایا کاری لە ژیانی کردووە با بۆت باس بکە چۆن کاری لە ژیانی کردووە ئایا دەوروبەر چ دەڵێن ئایا بەس بۆ خۆی دەڵێ خەمۆکم یان دەوروبەریش هەست پێ دەکەن کە ئەو کەسە خەمۆکە ئایا چی کردو بۆ باش بوون پێشتر چۆتە چارەسەری دەرونیت پێشتر چۆتە دکتۆری دەرونی ئەو بۆ ئەوەیە کە یعنی ئەمە هەندێک شت کە پێشتر لەگەڵی کراوە زۆر جوبارەی نەکەینەوە بە هەمان شێوە لەگەڵیدا وە دوای ئەوە چ شتێک بووە هۆی دەستپێکی کێشەکەی زۆربەی ئەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە و بە تایبەتی خەمۆکی پێش ئەوەی خەمۆکیەکەیان بگاتە ئاستێکی بەرز لە پێش ئەوەوە کۆمەڵێک کێشە ڕووی داوە ئانی بەسەر یەکدا کەڵەکە بووە بووەتە هۆی ئەوەی کێشەکەی دەست پێ بکە بەو شێوەیە معلوماتی زۆر باش چاکمان دەست دەکەوێت دوای ئەوەی بەڕێزان جەلسە تەواو بوو تکایە ئەگەر تێبینیت لای خۆت نووسیوەتەوە ئەگەر تێبیش نیشت نەنووسیوەتەوە خێرا کەیسەکە بنووسەوە خێرا دانیشە لەگەڵ خۆت چونکە ڕێک معلوماتەکان ئەگەر بیر بەیانی معلوماتەکانت لەبیر دەچێتەوە بۆی هەتا پێت دەکرێت دوای ئەوەی جەلسە تەواو بوو پێم باشە ڕاستە و خۆ ئەو معلوماتانەی کۆچ کردوتەوە دانیشی لای خۆتەوە بیان نووسیەوە ڕێکیان بخەیت و بۆ ئەوەی شتەکانت لەبیر نەچێتەوە باشە ئەوە جەلسە یەکەم بوو دەمانەوە هی سی بچیا کە بۆیە بە کەسەکە مانگ و کۆتاجار کەی ینی کۆتاجار کەی بوو کاستت بە دڵتەنگی کرد بۆ ئەوەی بارودۆخەکە دەستنیشان بکەی کە ئەو کەسە تایدا هەست بە خەمۆکی دەکا باشە کچکۆلانەی لە هەموو بارودۆخەکاندا هەست بە خەمۆکی نەکە دوای ئەوە پێمان گوت ئایا بیر لە چ دەکەیەوە بۆ ئەوی بیرەکانی دەستنیشان بکەین و ئایا هەستی بەچی کرد ڕەفتارەکەی چی نیوان و ئایا لە ڕووی فسیۆلۆژیەوە چی ئەزمون کرد ئەگەر نمونەیەک بێنینەوە بۆ دەردەکەوێت بەڕێزان نمونەکت دەداتێ کە پرسیارت لێ کرد ئایا کۆتاجار کەی بوو هەستت بە خەمۆکی کرد پێت دەڵێ کۆتاجار بۆ نمونە لە پارک دانیش بووم سەیری خەڵکم دەکرد باشە چ بە مێشکت داهات کە لە ناو CBT پێی دەوترێت بیری تۆماتیکی بیرێکە لە خۆیەوە دێتە مێشکمان بارودۆخەکەمان بۆ هەڵدەسەنگێنێ ئەو بارودۆخەمان بۆ هەڵدەسەنگێنێ تەبعاً ئەو بیرە تۆماتیکە لە باوەڕ و قەنەعەتەکانی خۆمانەوە دێ سیرکە کاتە دەڵێ گوتومە بە خۆمم گوتووە من هەرگیز وەک ئەوان نابم کاردانەوەکە چ بووە هەستم بە دڵتەنگی کرد و ڕێک گەڕامەوە بۆ ماڵەوە ئەوە معلوماتێکی باشت دەداتێ کێشەکە لەکوێ بەڕێزان سەیری فکرەکەتان خۆی لە خۆیدا نێگەتیڤە و سەیری هەستەکە بکەی دڵتەنگیە سەیری بکەی ڕەفتارەکە چیە هەڵهاتنە لەو شوێنە و چوونەوەیە بۆ ماڵەوە زۆر باشە ئێستا جەلسە یەکەم تەواو بوو معلوماتی باشت کۆ کردەوە هاتی سەر جەلسەی دووەم باشە جەلسەی دووەمیش بەڕێزان ئێستاش لە کۆکانی لە دروستکردنی پەیوەندی و کۆکردنەوەی معلوماتی
زۆربەی جار هەتا جەلسەی سێمیش بەس معلومات کۆ دەکەیەوە. ئێستا نایە ناو چارەسەر، لە دوای جەلسەی سێیەم یان چوارەمەوە ئەو جدیە ناو چارەسەر. لە جەلسەی دووەم بەپێی CBT بێت چ دەکەین؟ پرسیار لە کەسەکە دەکەی ئایا ئەو هەفتەیە چۆن بووی؟ بەگشتی ئەو هەفتەیە چۆن بووی؟ مەبەستمان چۆنە؟ ئەو ڕۆژە ناکە دێتە لات، بەڵکو ئاخیر جار کە بینیت لەگەڵ مەسەلەن ئەو ڕۆژ پێنجشەممەی پێشوو دیتوتە، لە پێنجشەممەی پێشوو تا ئەو پێنجشەممەی مەزاجی چۆن بوو؟ ئاسوودە بوو؟ مرتاح بوو؟ بۆ داواشی لێ دەکەی نمرەک بداتە مەزاجی، ئایا چۆن بوو؟ باش بوو یان خراپ بوو؟ یەک واتە هەتا بەرەو خوارەوە بڕۆ تا خراپم، هەتا بەرەو سەرەوە بڕوە باش بووم، زۆر باش بووم. ئەوە بۆ چوایە بەڕێزان؟ بۆ ئەوەی ئەمن بزانم ئەو کڵایەنتێم ئایا فەرقی کردووە، باش بووە، باش نەبووە. هەموو جەلسەیەک ئەو ئیشە دەکەم هەتا بۆ ئەوەی بزانم کڵایەنتەکە باش بووە یان باش نەبووە، یان بۆچی وا دەڵێت چ شتێک ڕووی داوە، چ شتێکی نێگەتیڤ ڕووی داوە، ئەو کڵایەنتە ئەو هەفتەی باش نەبووە. دوای ئەوە زۆر گرینگە، ئایا هەموو جەلسەیەک بەڕێزان ئێمە لە CBT ئەجێندامان هەیە. ئەجێندا واتە بەرنامەی کار. بەرنامەی کار واتە لەبەرەوەی بەڕێزان جەلسە عادەتی وایە 45 دقە یان 50 دقەیە، پێویستمان بەوەیە ئیستیفادە لەو جەلسەی بکەین. واتە ئەگەر بەرنامەک بۆ جەلسەکە دانەنێم، ئەگەر نەزانم ئەوڕۆ باسی چ دەکەین لەگە کڵایەنتەکەی، جەلسەکە بەلاڕێدا دەڕوە. کڵایەنتەکە ئەنواع کێشەت بۆ باز دەکات، بزر دەبی لە ناو کێشەکاندا، پرۆسەکە بە باشی بەڕێوە ناڕوە. بۆیە پێش هەموو جەلسەیەک، پێش ئەوەی جەلسەکەت دەست پێ بکە، لەگەڵ خۆت دانیشە ئایا باسی چ بکەین ئەو جەلسەیە، باشە؟ ئایا ئیش لەسەر کام کێشەیە بکەین؟ مەبەستم ئەوەیە ئیش لەسەر کام ئامانجە بکەین، کام هەدەفە بکەین. بۆ نمونە کڵایەنتەکە 3 ئامانجی داناوە، ئیش لەسەر دانەیەکیان دەکەین ئەوڕۆ، باشە؟ ئەگە پێڕاگەیشتین ئیش لەسەر دووەمیشیان دەکەین. ئەگەر هی یەکەم ئامانجی یەکەم کێشەی زۆری لێبەوە، لە قولۆ پۆپی لێبووە، کاتە دەبێت ئیش لەگەڵ ئەوانیشدا بکرێ. بۆیە وریا بە پێش ئەوەی هەر جەلسەیەک دەست پێ بکەی بزانە ئەو جەلسەت بە چ بەڕێ دەکەین. ئەگەر نەزانی بەلاڕێدا دەڕوە جەلسەکە، کڵایەنتەکە ئیستیفادە ناکە. بپرسە بزانە چ شتێک ڕووی داوە. ئەوە لە جەلسەی دووەمە بەڕێزان. زۆر باشە. کە کوتمان پێی بڵێ ئەم جەلسەیە باسی دەکەن، ئەجێندامان باس کرد. دوای ئەوە بپرسە بزانە چ ڕووی داوە، بە تایبەتی شتی پۆزەتیڤ، ئایا چ شتێکی خۆش لە ژیانیدا ڕووی داوە ئەو هەفتەیە کە لە نێوان جەلسەی یەکەم و جەلسەی دووەم. ئەوە بۆ ئەوەی چونکە ئەو کەسانەی خەمۆکن وەک پێشتر گوتمان شتە پۆزەتیڤەکانی ژیانیان نابینن، بۆ ئەوەی بزانین چ شتێک وا دەکا کەسەکە باش بێ. پێداچنەوە بکە، ئەگەر ئەرکی ماڵەوەت هەیە پێداچنەوەی لەگەڵ بکە. ئەگەر نەیکردبوو بزانە چ شتێک ڕێگربوو نەیکردووە. ئەگەر تەشخیست کردووە پێی بڵێ، تێیگەێنە خەمۆکی چییە، چ لە مرۆڤ دەکات، چی لێ دەکا. ئامانجەکان دەستنیشان بکرێت، زۆر گرینگە. بۆ پرۆسەی ڕێنمایی دەبێت ئامانجدا بندرێت، هیچ مەجالی تێدا نیە. ئەگەر ئەرکێکی تری ماڵەوەت هەبوو، ئەرکەکەی تریش دابنێ، لە کۆتاییشدا فیدباکێک وەربگرە بە کەسەکە، بڵێ ئایا مرتاح بووی، ئاسوودە بووی لەگەڵم، چ شتێک نامرتاحی کردی، چ شتێک نەئارامی کردی، چ قسەیەکم بێزاری کردی. بویە بەڕێزان ببێ بە فیدباک بۆت و لە داهاتوودا دووبارەی نەکەیەوە. دەتوانین لەو جەلسەیە فێری بکەین کە ئەوە بارودۆخەکان نین دڵتەنگمان دەکەن، بەڵکو بیرکردنەوەکانی مەیە. کاتە ئەو شێوەیە کە باسم کرد کۆگنەتیڤ مۆدل دەتوانین لە جەلسەی دووەم پێی بناسێنین. دەتوانین ئەرکی ماڵەوەشی بدەینێ فێری بکەین چۆن چاودێری بیرکردنەوەکانی بکە و پێی دەڵێن ئەگەر ئەو هەفتەی داهاتوو هەستت بە خراپی کرد، ئەوە لە خۆت بپرسە چ بە مێشکت دادێ، باشە؟ بۆ ئەوەی بزانین ئەو کەسە چ بە مێشکی دادێت، چ بە خۆی دەڵێ، بۆی بیرکردنەوەکانی دەستنیشان بکەین لە چ بارودۆخێک زۆر خراپ دەبێ وەزعی. ئەگەر سیر بکەین، ئەگەر ئەو ئەرکەت فێر کرد، ئەو ئەرکی ماڵەوە، کە جەلسەی داهاتوو دێتەوە شتێکی لەو شێوەیە دەست دەکەوێتەوە. بۆ نمونە دەڵێ هەفتەی پێشوو لەسەر ڕێگا دانیش بووم، سەیرم کرد، هەندێک کەپڵ پێکەوە دانیش بوون، هەندێک دەستگیران پێکەوە دانیش بوون. باشە، بۆ چ خراپ بووی، چت بە مێشکی داهات،
بەمێشک ینی بەخۆمم گوت هەموو کەسێک کەپڵی هەیە هەموو ئەو عەدالەتی نییە من کەسێکی دۆڕاوم بۆ هەتا تەنیا دەمێنمەوە ئەوانە هەموو کۆمەڵێک هینە بیرکردنەوەی نێگەتیڤن کێشەکەی زیاتر قوڵتر دەکەنەوە هەستی بەچی کردو هەستی بە دڵتەنگی کردو گەڕاوەتەوە ماڵەوە شتێکی لەو شێوەیە دەست دەکەوێت کە بۆ جەلسەی داهاتوو دێتەوە کاتە لێرە تێی دەگەێنی کە ئەوە بیرکردنەوەکانیتی بارودۆخەکان یە دڵی تەنگ دەکا بەڵکو بیرکردنەوەکانیتی دەبێتە هۆی دڵتەنگیەکە زۆر جار بەزانینی ئەوە کلاینتەکان تا ڕادەیەک ئارام دەبنەوە دوای ئەوە دێنە سەر قۆناغی دانانی ئامانج قۆناغی یەکەممان باس کرد دروستکردنی پەیوەندی کۆکردنەوەی زانیاری هەر لە دیداری دووەم یعنی لە جەلسەی دووەم بەڕێزان ئامانج دادەنرێ بۆ پرۆسەی ڕێنمایی بۆ ئەوەش باشترە هەندێک پرسیاری لێ بکرێت ئایا ئەو کەسە گرنگی بەس چ دەدا لە ژیانیدا چ شتێک بۆی گرنگە بۆ نمونە دەڵە خێزانەکەم بۆم گرنگە ئیش و کار بۆم گرنگە خوێندنەکەم بۆم گرنگە کاتەها لەوانەوە شتێکت بۆ دەردەکەوێت ئایا چ شتێک بۆ ئەو کەسەی گرنگە ئایا خەونەکانی چیە لە ژیانیدا زۆربەی کلاینتەکانی کە خەمووکن خەونەکانی خۆیان لەبیر چۆتەوە لە ژیانیدا چی دەوێت دەمەوێت لە خوێندنەکەم سەرکەوتوو بم دەمەوێت پارەیەکی زۆرم هەبێت دەمەوێت ئیلاقات و پەیوەندیم لەگەڵ خێزانەکەم باش بکەم و دوای ئەوە ئامانجەکان ئەوە زۆر زۆر گرنگە بەڕاستی پرۆسەی ڕێنمایی یارمەتیدانی کەسی خەمۆک بەبێ ئەوە ناکرێت ئیلا دەبێت ئامانج دەستنیشان بکرێت بۆ پرۆسەی ڕێنمایی پرسیاری لێ دەکەی ئایا پێکەوە حەز دەکەین ئەنی حەز دەکەی ئیش لەسەر چ بکەین ئیش لەسەر کام کێشەت بکەین بەڵام زۆر جار کلاینتەکان ئامانجی زۆر زۆر گشتی دەدەن بۆ نمونە دەڵێ دەمەوێت دڵم خۆش بێ بەڵام بەڕێزان دەمەوێت دڵم خۆش بێ ئامانج نییە بۆیە دەبێت پرسیاری لێ بکەی ئەو ئامانجە ورد بکەیەوە ئایا ئەگەر دڵت خۆش بوو چت دەکرد ئەگەر دڵم خۆش بوو ئەرکەکانم جێبەجێ دەکرد ماڵەکەم خاوێن دەکردەوە دەچوومەکەم برادەرەکانم کاتە سیرکەن ئەوانە ئامانجی جەلسەنە ئەرکەکانی بکە ماڵەکەی خاوێن بکاتەوە تێکەڵ بێتەوە لەگەڵ هاوڕێکانی ئەوانە ئامانجەکانی جەلسەکەنە زۆر جار کلاینتەکە دەڵێ هەست بە کەمی دەکەم نامەوێت چیتر هەست بە کەمی بکەم زۆر جار هەیە دەڵێ نازانم چۆن تەعامل لەگەڵ هەستی ناخۆش بکەم کەواتە ئەوانە ئامانجن دەبێت پێکەوە دابڕێژرێ ئامانجی یەکەم ئامانجی دووەم ئامانجی سێم ئامانجی چوارەم وە داوا لە کلاینتەکەی دەکەی بینوسێتەوە لای خۆی لای خۆشت دەینووسیەوە دەتوانی بیکێ ئەرکی ماڵەوە بۆ جەلسەی سێم پێی بڵێ با سێری ئامانجەکانی بکە ئەگەر هەر شتێک حەزی لێبوو دەتوانێت زیادی بکات و بیهێنێتەوە بۆ جەلسەی داهاتوو دەتوانن باز لەوە بکەن کە هەفتەی داهاتوو ئێمە دەست بە ئامانجی یەکەم دەکەن یان دەشتوانی پرسیارێکی لێ بکەی حەز دەکەی ئیش لەسەر کام ئامانجەت بکەی کامەیان زۆر زۆر گرینگە بۆ تۆ ئەوە دانانی ئامانجە دوای ئەوە دێنە سەر قۆناغی چارەسەر بەڕێزان هەر ئامانجێک دەستنیشان کردووە لێرە بۆ نمونە ئامانجی یەکەم لای خۆتەوە دەنووسی ئات تەکنیکێک بەکاردێنی تەکنیکی یەک تەکنیکی دوو تەکنیکی سێ تەکنیکی چوار لای خۆتەوە پێش ئەوەی جەلسەی داهاتوو دەست پێ بکە تەکنیکەکانمان زۆرە لە CBT-دا بەڕێزان چونکە CBT بیردۆزەکە لە زۆربەی بیردۆزەکان تەکنیکی وەریگرتووە لە گشتاڵ وەریگرتووە لە معرفی وەریگرتووە عەفو لە ڕەفتاریەکان وەریگرتووە لە مایندفولنس وەریگرتووە لە ئیدی ئەدلەری وەریگرتووە دەرمشیکاری وەریگرتووە لە زۆربەی بیردۆزەکان تەکنیکی وەریگرتووە تەکنیکی زۆر زۆری هەیە بەڵام یەکەم تەکنیک کە ئێمە پێویستە فێر بین ئەوەیە بیرە تۆماتیکەکان بناسینەوە چونکە ئەو بیرانە تعبیرن لە باوەڕ و قەناعەتی کلاینتەکە بۆ ئەوەش پێشتریش باسم کرد پێویست دەکا کلاینتەکە فێر بکەم ئایا کاتێک خەمۆک دەبێت چ بە مێشکی دادێت کە هاتەوە جەلسە بپرسم ئەو پرسیارانەی لێ دەکەم بۆ ئەوەی بیرە تۆماتیکەکانی بدۆزمەوە کوتمان بیرە تۆماتیکەکان ئەو بیرانن کە لە خۆڕا دێنە ناو مێشکمان بەڵام لە باوەڕ و قەناعەتەکانمانەوە دێن وەلای کەسی خەمۆک ئەو بیرانە زۆر نێگەتیڤ دەبن چونکە سروشتی نەخۆشیەکە وایە
ئەگەر هاتەوە پرسیاری لێ دەکەم ئایا هەفتەی پێش چ شتێک خراپی کردی، چی بە مێشکت داهات، هەستت بە چ کرد، دوای ئەوە چت کرد. باشە، کۆمەڵێک چەند جار بەڕێزان زانیاری و معلومات کۆ دەکەیەوە بەو شێوەیە. دەبینی کلانتەکە فکر و بیری نەگەتیڤی هەیە، بەڵام ئایا چۆن بڕیار دەدەی ئیش لەسەر کامیان بکەی؟ پرسیارێک لە خۆت دەکەی، کام بیرەیان زۆر زۆر دووبارە دەبێتەوە، کام فکرە زۆر زۆر دووبارە دەبێتەوە. جاری وا هەیە یەک فکر هەیە دووبارە نابێتەوە، پێویست ناکە ئیشی لەسەر بکەی، بەڵام جاری وا هەیە فکرەکە زۆر زۆر دووبارە دەبێتەوە. بۆ نمونە بەردەوام بەخۆی دەڵێت بێتوانە، بەردەوام بەخۆی دەڵێ کەڵکی فرسێکم نییە، کەواتە مانای ئەوەیە ئەو فکرەیە زۆر زۆر کاریگەری لەسەر ژیانی کڵایەنتی هەیە، بارودۆخی زۆر زۆر تێک دەدا، پێویستمان بەوەیە ئیشی لەسەر بکەین. دوای ئەوە کە فکرەکەت دەستنیشان کرد، کە فکرەکەمان دەستنیشان کرد، ئێمە بە پرسیاری سوکراتیمان هەیە، پێی دەڵێن سوکراتی کوێشنینگ. پرسیاری سوکراتی کۆمەڵێک پرسیارە لە کڵایەنتەکەی دەکەین بۆ ئەوەی فکرە نێگەتیڤەکانی خۆی بگۆڕێ. باشە، پرسیارەکان چیە بەڕێزان؟ فێری کڵایەنتەکەی دەکەم، لە ناو جەلسە پرسیارەکانی لێ دەکەم، فێریشی دەکەم، بۆشی دەکەمە ئەرکی ماڵەوە. ئەگەر نەبێ بە ئەرکی ماڵەوە بەڕاستی هیچ ئیستفادەیەکی نابێت. هەر شتێک لە ناو جەلسە باز بکرێ دەبێت ئیلا بکرێ بە ئەرکی ماڵەوە. زۆر باشە. سەرەتا بۆ نمونە کڵایەنتەکە بەخۆی دەگوت بێتوانامە، کەواتە پرسیاری لە دەکەی ئایا چەند باوەڕی بە یعنی بەو بیرە هەیە، ئایا چەند پێی دەدا؟ بۆ نمونە دەڵێ 80% باوەڕم هەیە ئەم کەسێکی بێتوانە. باشە، دوای ئەو پرسیاری لێ دەکەی ئایا بەڵگەت چییە؟ ئەو پرسیارانە دەبێت لای خۆتەوە، یعنی ئەگەر بۆرد هەیە لە کلینیکەکەت، لە عەیادەکەت، لە هەر شوێنێک کە ئیش دەکەی، لە ژووری ڕێنماییەکەت، پێویست دەکات لەسەر بۆردێک بینووسیەوە. ئەگەر نا وەرەقەیەک بێنە و لای خۆتەوە بینووسۆ، چونکە وەڵامی کڵایەنتەکەش دەبێ بنووسیەوە. وەک گوتمان ئەو کەسانەی خەمۆکن تەرکیزیان باش نییە، بۆیە ئەگەر بنووسین لەبەر چاویان بێ شتەکە باشتر دەبێت. پرسیاری لێ دەکەین ئایا بەڵگەت چییە کە بیرەکەت ڕاستە، چ شتێک گوات لێ دەکات، چ شتێک گوات لێ دەکەوە فکرکەوە کە ئەو فکرەیەت و ڕاستە کە کەسێکی بێتوانای. دوای ئەوە ئایا بەڵگەت چییە کە دژی فکرەکەت بێت، چ شتێک گوات لێ دەکات باوەڕ بکەیت کە فکرەکەت ڕاست نییە. بەو شێوەیە کڵایەنت هەندێک زانسی بە لۆجیکی سەیری وەزعەکە دەکات، سەیری بارودۆخەکە دەکات. ئەو سێ پرسیارەی سوکراتی زیاتر بۆ دڵەڕاوکەیە، یعنی بۆ شتێک کە ئێستا نەهاتووە. بۆ نمونە هەفتەی داهاتوو دەڵێ تاقیکردنەوەیەکم هەیە، تاکیدم دەکەوم، کاتە ئەو سێ پرسیارە بۆ حاڵەتی شتێکە کە ئێستا نەهاتووە. دوای ئەو پرسیاری لێ دەکەین ئایا چ بە هاوڕێیەکت دەڵێ کە هەمان بارودۆخی تۆی هەیە. دوای ئەوە ئایا دەتوانی بە بارودۆخێکی تر، بە بیرکردنەوەیەکی تر سەیری بارودۆخەکە بکەیت. بەو شێوەیە کڵایەنتەکە هەندێک بیرکردنەوەکانی یعنی تۆزێک باشتر دەبێت. بەڵام جاری وا هەیە پرسیاری سوکراتیش ئیستفادەی نییە، بەڵام لە زۆربەی جارەکاندا سوودێکی یەکجار زۆری هەیە بۆ ئەو کڵایەنتانێک کە خەمۆکن. دوای ئەوە ئایا ئێستا چەندە خەمۆکە، دوایە دووبارە ئایا تا چەند باوەڕ و قەناعەتی هەیە بە فکرە نوێیەکە، بۆ فکرەی کە تازە لات دروست کردووە. ئەوە گوتمان دەبێ بکرێ بە فۆرم بدرێ بە کڵایەنتەکە. بەڵام هەندێک کڵایەنت ڕازی نین، نانەوێ فۆرم پڕکەنەوە، دەڵێ تااقەتم نییە، ڕقم لێتی، قورسە بۆم. ئەو کاتی دەبێ فێری بکەم، پێی دەڵێم ئەگەر بە مێشکت داهات، فکرە نێگەتیڤەکە بە مێشکت داهات، ئەو قسەیە بە خۆت بڵێ. بۆ نمونە ئەگەر بە مێشکت داهات کە کەسێکی بێتوانای، خێرا بە خۆت بڵێ لەبەرەوەی ئەمن نەخۆشی خەمۆکیمە، موزەم نییە، تااقەتم نییە، بۆیە ئەو ماوەیە لە چالاکیەکانم دابەزیوە، موزەم کەم بۆتەوە، حاڵەتێکی ئاساییە. کەواتە بیرکردنەوە نوێیەکە فێری کڵایەنتەکەی دەکەیت کە تووشی خەمۆکیەکەی بووە، کە تووشی فکرە نێگەتیڤەکەی بووە، ئەو قسەیە بەخۆی بڵێ. ئەگەر زۆر باشە، ئەوە تەکنیکی سوکراتی بۆ ئیشکردنە لەگەڵ فکرە نێگەتیڤەکان. تەکنیکی چمان هەیە مامۆستا ئەگەر ساعتێک تقریبان تەواو کردوین، ئەگەر پەلەکە تۆزێ
ممنون دەبین والله زۆر بەپەلەقسان دەکەم زۆرمان نەما ئینشاءڵڵا ئینشاءڵڵا زۆر باشە. تەکنیکی ئاکتیڤیتی سکیجوڵینگمان هەیە واتە وا لێ دەکەین کەسەکە چالاک بێ، یعنی گوتمان ئەو کەسانەی خەمۆکن چالاک نینە، ئەکتیڤ نینە، گۆشەگیرن، بۆیە پێویستە چالاکیان بکەینەوە، بچنەوە ناو کۆمەڵگا، شتانێک ئەنجام بدەن کە پێشتر ڕاهات بوون ئەنجامی بدەن بەڵام ماوەیەکی زۆرە نەیان کردووە. بەڕێزان هەر لە یەکەم جەلسەوە دەتوانی ئیش لەسەر ئەوە بکەیت کە کڵایەنتەکە شتێک ئەنجام بدا کە هەم چێژی پێ ببەخشێ هەمیش ئەو باوەڕ و قەناعەتەی لا کەم بێتەوە کە ئەو بەکەڵک هیچ نایە و هیچ نازانێ و بەکەڵک فرسێک نایە. ئەوە حتا کەسی خەمۆک چالاکی زیاتر بێ ئەگەری ئەوەی هەیە زیاتر بەرەو باشبوون بڕوە. زۆر جار گوتمان فکرە نێگەتیڤەکانی کەسەکە ڕاناوەستێ، بیرکردنەوەی زۆری هەیە. ئەو کاتی تەکنیکی مایندفولنەسمان هەیە واتە کەسەکە تەرکیز بکە لەسەر ئێستا. دوو جۆری هەیە، جۆرێکمان هەیە پێدەڵێن فۆرماڵ، جۆرێکمان هەیە نافۆرماڵە. لە فۆرماڵەکە کەسەکە 5 خولەک دادەنیشە بەس تەرکیز لەسەر هەناسەدانی دەکا، بەڵام لە هی دووەم کاتێک مەسەلەن بیرکردنەوەی زۆری هەیە ناتوانێت ڕای بگرێ، فێری دەکەین کە تەرکیز لەسەر ئەو شتە بکە کە ئێستا دەیکا. بۆ نمونە خەریکی قاپشتنە بەڵام مێشکی ئیش دەکا، زۆر فکری خراپ دەکاتەوە، با بەخۆی بڵێ با تەرکیز لەسەر قاپەکان بکەم، سەیری قاپەکان بکە، گوێ لە دەنگیان بگرێ، بۆنی زاهیەکە بکە، هەتا چییە؟ هەتا تۆزێک داببڕێ لە فکرە نێگەتیڤەکانی. ئەوەش بە هەمان شێوە لە ناو جەلسەش فێر دەکرێت و لە دەرەوەی جەلسەش دەبێت جێبەجێ بکە. تەکنیکی ڕوبەڕووبوونەوەمان هەیە، زۆربەی ئەو کڵایەنتانەی کە خەمۆکیان هەیە دڵڕاوکێشیان هەیە لە شتێک هەیە دەترسێن، بۆیە هەنگاو بە هەنگاو کەسەکە ڕوبەڕووی ترسەکەی دەکرێتەوە. یەکەم جار ترسەکە چ دەکرێت بە هەنگاوی بچووک لەو شتەی کە کەمترین ترس دروست دەکات دەست پێ دەکرێت هەتا ئەو شتێک کە زۆرترین ترس دروست دەکات. دوای ئەوە هەندێک تەکنیکی ترمان هەیە، خاوبوونەوەمان هەیە، لەوانەیە بزانن چییە، ماسوولکەکانیان لەوانەیە گرژ بێت بۆیە داوای لێ دەکەین خاو بێتەوە، ینی هەندێک تەکنیکە لەوانەیە بزانن. تەکنیکی چارەسەرکردنی کێشەمان هەیە، ئەگەر فکرەیەکی نێگەتیڤ بەڕێزان ڕاست بوو، جاری وایە خۆ هەموو فکرە نێگەتیڤەکان نێگەتیڤ نین، هەندێکیان ڕاستن، بۆ نمونە دەڵێ نازانم سیمینار پێشکەشکەم کاتەوە کێشەیە، کاتە پێویستی بە چییە؟ چارەسەرکردنی کێشەیە. ئەو کێشانەی کە فکرە نێگەتیڤەکە ڕاست بوو کەواتە دەبێ بە کێشە ئەو کاتی دەبێت لەگەڵ کڵایەنتەکەی پێکەوە دانیشێن چارەسەری بکەین، خۆی دەبێت چارەسەر تەڕح بکە. ئەگەر نەیتوانی ئەمە بۆی تەڕح دەکەین، بەڵام بڕیار لە دەستی خۆیەتی. بڕیاردان زۆرجار ئەوان گرفتیان لە بڕیاردان هەیە، تەکنیکی بڕیاردانی فێر دەکەین، زۆر عەزیەتە بۆیان ئیش و کارەکانیان بکەن، بۆیە ئەرک و واجبەکانیان بۆ گچکە دەکەینەوە. مەبەست ئەوەیە بۆ نمونە لەوانەیە نەتوانێ بچێ بۆ قاعەی وەرزش بۆی گچکە دەکەینەوە، بۆ نمونە ئەوڕۆ مەسەڵەن بڕۆ کالەکەت لەبەرکە هەندێک دانیشە دوای ئەوە سواری سیارەکەت ئەوها لەبەر چای بچووک دەکەین و هەتا بۆ ئەوەی ئیشەکە ئەنجامدا. ڕۆڵ پلەیمان هەیە و تەکنیکی هینە وێناکردنیشمان هەیە لە زۆر درەنگداها. قۆناغی کۆتاییمان هەیە، کۆتایی پێهێنانە. پێش ئەوەی بەڕێزان کۆتایی پێبهێنی دەبێت کەسەکە ئامادە بکەیت. لە سەرەتادا هەفتەی جارێک دەیبینی، دوای ئەوە 2 هەفتە جارێک، دوای ئەوە 3 هەفتە جارێک، دوای ئەوە مانگی جارێک، نابێ بە هیچ شێوەیەک لەپڕ کۆتایی بە جەلسە بهێنرێ، لەبەرەوەی کە لەپڕ کۆتایی بە جەلسە دێ دووبارە ئەوەش دەبێتەوە سەدمەیەکی تر بۆ کەسەکە، بۆ ئەو دەبێ وریای ئەو خاڵە بین. مەسەلەی کۆتایی پێهێنانیش ئەوش کۆمەڵێک پرۆسەی خۆی هەیە، دەبێت لە بەرچاو بگیرێ. وازانم تەواو. دەستەکانت خۆش بێ مامۆستا، وەڵاهی بابەتێکی زۆر تەیر و تەسەل بوو، دەستەکانت خۆش بێ. ئێستاش لەگەڵ بەشداربووەکان دەبین، ئەگەر بەشداربووەکان پرسیارێکیان هەبێتن بە بفەرمون.
بەڵێ مامۆستا بڕیار جەمال بەڵێ فەرموو. مامۆستاگیان دەست خۆش بێ بابەتێکی زۆر هەم بەچێت هەم من بەڕاستی سودم لێ بینی من وەک مامۆستایەکانی جۆگستان بوومەوەنا دەسدەمە خۆش بێ ڕاستە جەنابەت ڕاستەدەم بابەتەیە و لە پۆڕی جەنابتە و بابەتێکی زانستی و سەنەوەت تایبەتمەندی و خساس باس کرد بەڵام من پێم خۆش بوو ئەم شتایان ئەم ڕێنمایانە شتێکی سادە و عەمەلیان گەر بە چەندێڕێکی دەرێمە حاڵەتێکی ئاوامان هەبوو لە خوێندنگا خوێندکارێک کە ڕەنگە کەسکاری ئەم وشاریان نەبێم ئاگایان نەبێت زۆر جار تووشی ئەم کێشە و گرفتانە ئابین خوێندکار هەیە لە ماڵە کێشەیە خوێندکار هەیە دایک و باوکی جیا بێتەوە شتێکی سادە و چاکار و عەمەلی هەیە بتوانین ئێمە ئەو ئەم دەستەیان ئەم ڕێنمایانە کورتینەوە لە قوتابخانە بخوێندکاری بکەین ڕاستەکەم ئەگەر شتێکی وایان بەخێرایە ئەگەر سەر چاوێکی داوا بوو ڕاستەکەم دەست خۆش مامۆستا بڕیار دەست خۆش بۆ خەمخۆریت ئەوان زۆر جار لە غیابی ڕێنماکار مامۆستاکان دەتوانن ڕۆڵی خۆیان بجێڕن مامۆستا بە تایبەتی ئەو خوێندکارانەی کە کێشەی خەمۆکیان ئەگەر هەبێیان هەر کێشەیەکی تر هەتا پێت دەکرێت ئەگەر هاتە لات زۆر زۆر بە سادەیی شتەکە زۆر زۆر بەسیتە گوێی لێ بگرە پرسیارێکی لێ بکە پرسیارێکی کراوە باشە پێی بڵێ بۆم باسکە چ ڕووی داوە باشە بۆم باسکە بۆ چ بەو شێوەی بەس لە پێش پرسیارەکەتەوە بڵێ بۆم باسکە نەک بڵێ ئەوە شەڕت کردووە ئەوە لەگەڵ ماڵەوە کێشەت هەیە نا بۆ شێوەیە نییە لە پێش پرسیارەکەت بڵێ بۆم باسکە باشە بە پرسیارێکی کراوە دەست پێ بکە هەتا پێت دەکرێت گوێ بگرە باشە هەتا پێت دەکرێت گوێ بگرە کە گوێت گرت ئەو کەسە قسەت بۆ دەکا سەیری چاوی کە قسەکان ینی جوان سەیری چاوی کە و زۆر جار ئێمە شتێک دەکەین لە کاتی گفتوگۆکانماندا بۆ نمونە دەڵێن ئەها وایە ڕاستە سەرت بادا گرنگی بە قسەکانی بدا و قسەکانی خۆی بە زمانی خۆت دووبارە بکەوە بە زمانی خۆت مەسەلەن دەڵێ شەڕم کردووە لەگەڵ برادەرەکانم شەڕێکی زۆر گەورەمان کرد بۆی زباری دۆخم زۆر زۆر تێکچوو قسەکانی خۆی دووبارە بکەوە بڵێ ئەنی ڕاست لێت تێگەیشتم کاتە لەگەڵ برادەرەکانت بوو بە دەمەقاڵەتان لەبەر ئەوەیەوە وەزعت تێکچووە قسەکانی خۆی دووبارە بکەوە کە بەو شێوەیە گوێت گرت و قسەکانی خۆی دووبارە کردەوە ئەو کەسە زیاتر قسەت بۆ دەکا خۆی ئەو قسەکردنە ئەو حاڵەتە ئینفعالیەکە ئەنی بەتاڵ دەبێتەوە کە ئەو ئینفعالە بەتاڵ بووە کەسەکە هەست بە باشبوونێکی زۆر زۆر دەکا و طبعا لەوەیە نەتوانن وەک ڕێنماکار چارەسەری بکەن بەڵام دەتوانن ئامۆژگاری بکەن بەڵام ئامۆژگاری ئەوها نابڵێ چم وا بکە کوڕم وا بکە نا ئەگەر خۆت ئەزموونت هەیە پێی بڵێ وەڵاهی ئەمنیش فلان دەزانم ئەو هابوو ئەو های کرد ئەتوو ئەوەت پێ چۆنە یان بڵێ خۆشم پێشتر کە تەڵەبە بووم ئەو شتم لێ بەسەر هاتووە ئەو کاتی ئەو هام کردووە ئەی پێت وایە ئەوە بۆ تو بەکەڵک دێ پێت وایە ئەوە شتێکی باشە ئەتوش بیکەی دەتوانی ئیسیفادە لەو تەکنیک قسانە وەربگری وەگەر بشتێ بخوێنیەوە بە تایبەتی ئەمە ئینگلیزیمان زیاتر هەیە نەک کوردی دەتوانی counseling skills یان communication skills ئەو بابەتانە بخوێنیەوە بۆ ئەوەی یارمەتی ئەو خوێندکارانە بدەیت. زۆر سپاس مامۆستا بڕیار ئەگەر کەسێکی تر پرسیارێکی هەبێ بە ڕێزێکی تر مامۆستا دڵزار سەلام مامۆستا باخان دەستەکانت خۆشبی بابەتەکە زۆر زۆر بەسوود بووە خۆشم قوتابی دەروونزانیم و قۆناغی چوارەم زۆر زۆر ئیستیفادەم لێ کرد پرسیارەکەم ئەوەیە خۆی لە جەلسەی یەکەم تەنها وەرگرتنی زانیاری لەلایەن هەردوولا واتە هەم چارەخواز کۆمەڵێک زانیاری لەلایەن چارەسەرکار وەردەگری هەم چارەسەرکاریش کۆمەڵێک ینی شت لەلایەن چارەسەرخوازەوە وەردەگری ینی ئاشنا یەکتری ئەبن لە جەلسەی یەکەمدا هیچ ئەرکێکی ماڵەوە بە چارەسەرخواز ئەدرێت؟ دەست خۆش بێ
دەست خۆش بێ ترێخان دەستەکان خۆش بێ ڕۆبی پرسیارێکی جوانت کرد ئایا هیچ ئەرکی ماڵەوە لە جەلسەی یەکەم دەدرێت بە کلاینتەکەی بەڵێ دەدرێ باشە بە تایبەتی هەندێک کلاین زۆر بە پەلەن بۆ چارەسەر و عیلاج دەتوانین ئەگەر لێرەمە باسی خەمۆکی دەکەین دەتوانی ئەرکی ماڵەوە بدەی ئایا بڵێ ئەو هەفتەیە تاقیبی خۆت بکە چاودێری خۆت بکە بزانە لە چ بارودۆخێک وەزعەت تێک دەچێ باشە دەتوانی پێشی بڵێ تاقیبی خۆت بکە چاودێری خۆت بکە بزانە لە چ بارودۆخێک باش دەبی باشە دەشتوانی ئەرکی کەشی پێ ئەگەر خەمۆک بوو دەکرێت ئەرکی کەش بۆ نمونە بڵێ ئەو هەفتەیە چ شتێک حەز لێیە کە پێشتر ینی شتێک بکە کە پێشتر نەت کردووە تا بۆی ئەکتیڤ بیەوە چالاک بیەوە ئەوانە هەندێک نمونەی ئەرکی ماڵەوەن کە دەتوانین لە یەکەم جەلسە بدەینە کلاینتەکان بۆ خەم ئەگەر بزانم کلاینتەکە خەمۆکە پێی دەڵێم ئەو هەفتەیە تاقیبی خۆت بکە بزانە بە چ شتێک باش دەبێ تاقیبی خۆش بکە بزانە بە چ شتێک وەزعەت تێک دەچێت ئەوە وای لێ دەکا هەتا هەفتەی داهاتوو سەرقاڵ بێ بە شتێکەوە دەستەکانت خۆش مامۆستابەقان ماندوو نەبی سەلامەت یارم دەستەکان خۆش بخریسکەکان ئەگەر بەڕێزێکی تر پرسیارێکی هەبێ وابزان مامۆستا دڵزار دەستی هەبرێ ئامۆستا دڵزار ڕاست سڵاتان لێبێ بەڕێزان دەستخۆشی لە ستافی ئەو گروپە و مامۆستابەقان دەکەین بۆ ڕێخستنە سنیە دەستی دوو بە پێزان دەستەکانتان خۆش بی مامۆستابەقان پێویستم بە ڕوونکردنەوەشی هەبوو لە جەلسەی یەکەم باسی پرسیاری کراوەت کرد یعنی ئەو کاتێ مەسەڵەن شتەکان ناڕوون بوون ڕاستەکان ناڕوون بوون ئەو کاتە پرسیاری داخراو بکەنیان کراوە دەست خۆش بە مامۆستا دڵزار بەپێی سەرچاوەکەی یانگی بێ کە باز لە learning the art or the helping ئەتە فێربوونی هونەری یارمەتیدان دەکا دەڵێ جەلسەی یەکەم پرسیاری کراوە بکەن بەڵام ئەگەر شتێک ناڕوون بوو لات ناوازەح بوو دەتوانی لەو شوێنە پرسیاری داخراو بکەی یعنی بۆ نمونە کلاینتەکە باز دەکات دەڵێ ئەو ماوەیە پەیوەندیم لەگەڵ دایک و باوکم تێکچووە هیچ پەیوەندیمان باش نییە بەردەوام دەمەقاڵێمانە پرسیارێک لات دروست دەبێ ئایا ئەو کلاینتە لەگەڵ دایک و بابی دەژی بۆیە پرسیار دەکەی ئایا لەگەڵ دایک و باوکت پێکەوە دەژین مەبەستمان ئەوەیە لە شوێنێک جاری وا هەیە شتێک لات ڕوون نییە لەو شوێنە لە پرسیاری داخراو دەکەی مەبەستمان ئەوەیە دەستەکان خۆش سەلامەت دەستی توش خۆش بێ مامۆستا دڵزار ئەگەر بەڕێزێکی تر پرسیارێکی هەبێ پێدەچی کەسی تر پرسیاری نەبێ مامۆستا مامۆستا دووبارە سپاس دەکەین گەورەت کردین ئەم دیدارەت گەورە کرد بە ئامادەبوونی تۆ بەڕاستی بابەتێکی زۆر بە پێز بوو لە پێسی خۆی بۆ دووبارە دەستەکان خۆش بێ مامۆستا ئەگەر وتێ قسەیەکی کۆتایی بۆ ئەم گروپە و بۆ ئەم برادەرانی کە مەوجودن ئەینا کۆتایی پێدێنین زۆر باشە دەستین گۆش خۆش بێ داوای لێبوون دەکەم وا دیارە کاتەکەم باشی نەخۆستۆ یەکەم جارە تووشێ و مشکلێ بم چکە بابەتەکە زۆر هەڵدەگرێت بەڕاستی ئێستاش هیچم باز نەکردووە ئێستاش ینی ئەوەندە هەڵدەگرێت بەڵام ئامۆژگاریم بۆ ئەو تەڵەبانێ بەشی دەرونزانیە تکایە خۆتان فێری زمانکەن مەساتە زۆرجار لەو گروپانە دەبینی کەسێک پۆست دەکات دەڵێ خەمۆکم دڵم توندا ئەو هامە کەچی لە کۆمنت تاکیدشم خوێنکاری بەشی دەرونزانینە قسەی زۆر سیر دەکەن ینی زۆر پێت سێرە دەڵێ ئەو چۆن بەشی دەرونزانی تەواو کردووە هەتا پێتان دەکرێت ئەوە خاڵێکم کوتم زمانی فێربوون خاڵی دووەم ئەوەیە شارەزابن لە کارامەییەکانی ڕێنمایی بۆ ئەوەی ئەمە جیابینەوە لە خەڵکی ئایستایی پێویستمان بۆیە کارامەیە فێربین هەتا دەکرێت خۆتان لە بیردۆزێک شارەزاب بکە وە وردەش بڕۆنە ناو نەخۆشیەکان بۆ نمونە خەمۆکی و دڵەڕاوکێ باوترین زۆری نەخۆشیە سەرەتا ئەو جوانە شارەزابن ئیشی تێدا بکەن تێدا بخوێنەوە دوای وردە بڕۆنە ناو نەخۆشی و گرفتەکانی تر دەستین گۆش خۆش بێ ئینشاڵڵا ئەو چالاکیانە بەردەوام دەبێت هیوام وایە کە بتوانێت
ئەو گاپەی کە ئێستا لە ناو پرۆسەی ڕێنمایی هەیە لە کوردستاندا ئیشاڵڵا ئەو گاپە پڕ دەکاتەوە. زۆر سپاس مامۆستا، زۆر سپاس بۆ ئامادەبوونت، سپاسێکی بە پایانیش بۆ ئەو بەشداربووانەی کە ئامادەبوون. زۆر سپاس بۆ بەڕێز تا جارێکی تر و وێبنارێکی تر بەخواتان دەست پێرم، خواتان لەگەڵ. زۆر سپاس مامۆستا دووار. سەلامەت بێ، خۆشحاڵ بووم، خواتان لەگەڵ.